پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەفەرمێت سێ شت هەیە، سێ عیبادەت هەیە دەبنە کەفارەتی گوناهەکان. گوناهی ئینسان دەسەڕنەوە. ئەم عیبادەتانە ئەنجامدانی دەبێتە هۆکارێک بۆی کە خوای گەورە گوناه و تاوانەکانت بسڕێتەوە، ڕەشی بکاتەوە. یەکەم عیبادەتێک کە بە ئیزنی خوای گەورە گوناهەکانمان دەسڕێتەوە، گوناهەکانمان ڕەش دەکاتەوە لە ڕۆژی قیامەتە، ئەو گوناهانە نابینین. یەکەم شتێ بریتیە لە چاوەڕوانکردنی نوێژ. فانتظار الصلاة بعد الصلاة. نوێژی بەیانیت کردووە، دوایی دێی بۆ مزگەوت بۆی نوێژی نیوەڕۆ بکەی، چاوەڕێی نوێژ دەکەی. نوێژی نیوەڕۆت کردووە دێی پێش عەسر، چاوەڕێی نوێژی عەسر دەکەی، یا چاوەڕێی نوێژی مەغریب دەکەی، یا چاوەڕێی نوێژی عیشا دەکەی. ئەو کاتەی ئەو مەسافەی ئیتر سەعاتێکە، نیو سەعاتە، زیاترە کەمترە، دانیشتوتە چاوەڕێی نوێژ دەکەی، چاوەڕێی بانگ و نوێژتە، هەمووی خوای پەروەردگار بە نوێژ بۆت حسابەکە. هاتیتە ناو مزگەوتەکەوە، هەتا ئەو دەقەی قامەت دەکرێ، هەمووی خوای گەورە بە نوێژ بۆت حسابەکە. وەکو وای ئەڵڵاهو ئەکبەرت کردبێ و لە ناو نوێژ دابی، سەلامت نەدابێتەوە. بەڵام چەند مەرجێکی هەیە. یەکەم تۆ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بە دەست نوێژەوە چاوەڕێی نوێژکەی. ئەو دەقەی کە دێتە مزگەوت و دەست نوێژت هەیە، چاوەڕێی دەکەی، بزانەکەی بانگەدا بکەی، قامەتەکرێ و نوێژ بکەی. دووەم مەرج پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم چەند جار باسمان کردووە، بەو مەرجەی ئاوا نەکەی، پەنجەکانت تێکەڵ نەکەی. ئەگەر چاوەڕێی نوێژت کرد و ئاوات کرد، لە ناو نوێژەکە دەرەچیت، وەکو وای سەلامت دابێت، لەو پاداشتە مەحرومە بیت. ئەمە بەکارمەهێن، چونکە ئەمە لە شەیتانەوەی بەتابەتی لە مزگەوتە نابێ ئاوا احتیاجێ، بەس پەنجەکان تێکەڵ مەکەن. ئەمە تەشبیکی پێڵێن، تەشبیک. بەو مەرجە دەست نوێژت هەبێ و پەنجەکان تێکەڵ نەکەی، ئەو کاتێک کە تۆ چاوەڕی نوێژتە، هەتا قامەتەکرێ، هەمووی بە نوێژ بە حسابەکرێ. وەکو وایە نوێژ بکەیت و پاداشتەکەی پاداشتی نوێژە. ئیتر تۆ ئەگەر سەعاتێک چاوەڕێکی حساب بکەی، یەک سەعات نوێژت کردووە. بۆیە ئەمە خاڵی دوم. خاڵی سێیەم دەمەتەقێ نەکەی. نەک کەسێ پرسیارێک دەکات یا سەلامێک لێ بکات، بەڵام دانەنیشی دەمەتەقێ بکەی. ئەم نیو سەعاتە باسی چی بکەیت و سیاست بێ، باسی گەنجێتی خۆت بێ، باسی قارەمانیتی خۆت بێ، ئەمانە باسکەی، ئەمانە بۆ ناو مزگەوت نابێت. ئەوە شوێنی دیوەخانە، نەک مزگەوت. بۆیە هاتن بۆ مزگەوت، دانیشن بە خۆتان زیکری خوا بکەن، هەتاکو قامەتەکرێ نوێژەکانتان بکەن. ئینشاءڵڵا ئەمە کەفارەتی گوناحەکانە. ئەم چاوەڕوانکردنە نوێژ دەسڕێتەوە. ئەم چاوەڕوانکردنە ئەو گوناحانە دەسڕێتەوە کە تۆ ئەنجامی دەدەیت. ئەو چاوەڕوانکردنە گوناحەکانە دەسڕێتەوە، ڕەشی دەکاتەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم، ئەو کەسێک کە چاوەڕی نوێژ دەکات، مەلائیکە بەردەوام دوعای خێری وە دەکات. دەڵێ خوایە گیان لە فڵان کەس خۆش بە چاوەڕوانی نوێژێتی، خوایە گیان ڕەحمی پێ بکە، خوایە گیان لێی خۆش بە، بێگومان خوای گەورەش لێت خۆشە بێت. کاتێک کە چاوەڕی نوێژ دەکەی، مەلائیکە دوعای خێرت بۆ کە و گوناهەکانیشت وردە و هەمووی دەسڕێتەوە. بۆی ئەم عیبادەتە لە دەست خۆتان نەدەن. ئینشاءڵڵا هاتنە مزگەوتەوە کە چاوەڕی نوێژ دەکەی، بە کەفارەتی گوناهەکان کۆتایی پێدەی ئینشاءڵڵا. بەردەوام بە.